هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. بۆ گەڕانەوەی ئەو ئاوارانەی کە هاتوونەتە شوێنە جیاوازەکان لە هەولێر و دەوروبەری ڕەچاوی حاڵیان بکرێت، چونکە بەڕاستی ئێستا خۆتان نەزانن جاوەکەی سەرمایە و لەوانەیە بارگوزەرانیان لە حاڵەتێکی باشدانە بێ، بۆیە هەرچەندی زوو کار بکرێت لەسەر ئەوەی ڕێو شوێنیان بۆ دابین بکرێتەوە بتوانم بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان، ئەوە باشترین حەلە، باشترین چارەسەرە. باوەڕم وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە جارێکی تر چاپ پێخشاندن بکات بە هەموو کەسانی کە لەناو حکوومەتدا کار دەکەن و پێویستە ئەوانە کە خیانەتکارن بە زووترین کات دەریان بکات. بە پێچەوانە گەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کارە نەکات، نەک تەنها کەرکووک، هەولێر و دوهۆک و شارەکانی دیکە دەبێتن ئێمە نێوماڵی کوردی خۆمان ڕێک بخەینەوە بۆ ئەوەی هەرچی زووە ئەو خەڵکە ئەوانەی کە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانن واتە پێی دەڵێ ناوچە دابڕێنراوەکان کێشە لەسەرەکان پێویستە ئێمە ئەوانە بە زووترین کات بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. ئەمانەش پێویستیان بە ئەوەیە کە دەبێت نێوماڵی خۆمان ڕێک بخەینەوە بۆ ئەوەی تێدا سەرکەوتوو بین و کەرکووک و دژخۆرمات و ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان. ئەوەی بەسەر کەرکووک و خورمات و ناوچە دابڕێنراوەکانی تری کوردستان داهات کارەساتێکی زۆر ناخۆش بوو، ئەوەی کە پێویستە لە مڕۆدا بکرێ هێز و لایەنە سیاسەکانی کوردستان چیتر بە دوای بەرژەوەندەکانی خۆیان نەکەون، کۆک بن، تەبابن، یەکریزی بپارێزن، هەوڵ بدەن دووبارە کەرکووک و ناوچەکانی تری دابڕێنرا و بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و بگەڕێنەوە سەر بارودۆخی جارانیان. سپاس.